لم ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجە بەگشتی چ باسە؟ تۆش باش مەریوان سەرەتا ئەگەر لە کەشوهەوا دەست پێ بکەم ئەمڕۆ لە ئێستادا کەشوهەوای هەڵەبجە ئاسمانی هەڵەبجە بە شێوەیەکی پچڕ پەڵە هەورد دایپۆشیوە و لەگەڵەوەشدا بە گوێرەی پێشبینیەکانی فەرمانگەی کەشوهەوای هەڵەبجە ئەگەری بارانبارین هەیە لە ئەمڕۆدا و هەر دوێنێش جێگری پارێزگاری هەڵەبجە پێی ڕاگەیاندین کە هەریەکە لە حیزبی شووعی و بزوتنەوەی ئیسلامی ناوی کاندیدەکانی خۆیان بۆ ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە ڕادستی ئیداری پارێزگای هەڵەبجە کردووە بەڵام لایەنەکانی تر هیچ بەدەر لەو دوو لایەنە هیچ لایەنێکی تر ناوی کاندیدەکانی خۆیان بۆ ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە ڕادستی ئیداری پارێزگای هەڵەبجە نەکردووە و لەگەڵەوەشدا کۆمەڵی ئیسلامی پێی باش نییە ناوی کاندیدەکانی خۆی بداتە ئیداری پارێزگای هەڵەبجە تاکو ئەو کاتێکە پۆستی بەڕێوبەر و بەڕێوبەرە گشتیەکانی سنووری پارێزگاکە لە نێوان لایەنە سیاسەکاندا دابەش دەکرێت و لەگەڵەوەشدا لە دوای خۆپشاندانەکانی ڕۆژی یەکشەممەی قەزای دەربەندی خان لە ئێستادا دەگەنج لەو قەزایە لەلایەن پۆلیسی قەزاکەوە دەستگیر کراوە کە دوانیان مرد منداڵن لە خوار تەمەن 18 ساڵەوەن و کە سوکاری ئەوانش داوا لە قایمقام و پۆلیسی قەزاکەیان کردووە کە منداڵەکانیان ئازاد بکە ئەگەرنا خۆپشاندان ساز دەکەن و هەر لە خۆپشاندانەکەی ڕۆژی یەکشەممەی قەزای دەربەندی خاندا 38 کەس دەستگیر کرا بەڵام 28 کەسیان ئازاد کران هەر ئەو ڕۆژە بەڵام ئەو دە کەسێک کە ماوەتەوە تاکو ئێستا لە زیندانن وا بڕیارە ڕۆژی یەکشەممە دادوەر بڕیار لەسەر چارەنووسی ئەو دە کەسێژدات و هەر لە خۆپشاندانەکەی قەزای دەربەندی خاندا ئەو ڕۆژە 37 کەس بریندار بوون کە 32 کەسیان هێزی ئەمنی بوون هێزەکانی پۆلیس و هێزەکانی چالاکی مەدەنی و کە یەکێکیشان ئاسایش بوو 4 هاوڵاتیش بریندار بوون. ئەمە زانیاریەکانی ئەمڕۆ وریە سەبارەت بە هەڵەبجە خۆپشاندان و گرتبوونەوەی ناڕزایی کۆتایی هاتووە یاخود ئەمڕۆ تا ئێستا هیچ خۆپشاندانێک ئەنجام درراوە؟ ئەمڕۆ وا بڕیارە خۆپشاندانەکان بەردەوامی هەبێت هەر لەم شوێنەی کە من لێوەستاوم کە لە بەردەم باخی گشتی هەڵەبجەدایە وا بڕیارە بەردەوامی هەبێت بەڵام وا بڕیارە لە سبەینەوە گۆڕانکاری بەسەر خۆپشاندانەکەدا بێت ئەویش بە شێوەی ڕێپێوان ماوەی چەند ڕۆژێکە بە شێوەی گرتبوونەوە لێرەدا خۆپشاندانەکان بەردەوامی هەیە بەڵام وا بڕیارە لە سبەینەوە بە شێوەیەکی ڕێپێوان لە نێو بازاڕی هەڵەبجەوە خۆپشاندانەکان بێتە هەمان شوێنی ڕۆژانی ڕابردوو بەردەوامی هەبێت و درێژە بە خۆپشاندانەکانی چەند ڕۆژی ڕابردوو دەدەن کە ئەمڕۆ ئەگەر خۆپشاندانەکەی ئەمڕۆ ساز بدرێت 12مین ڕۆژە کە خۆپشاندانەکان لە هەڵەبجە بەردەوامی هەیە. سوپاس وریا حەمەکەریم پەیامنێرمان لە هەڵەبجە سوپاس بۆ گواستنەوەی هەواڵ و زانیاریەکانی هەڵەبجە.